ئەوەی ژنە و ڕۆژهەڵاتی کوردستان کۆڵبەرە ئەوە زیندانێکە ئەو نەفەرە لە زیندانایە و کەسێکی فەقیرە یعنی ئینسانی فەقیریژەوە لێرە نانە لەوێش کلیدە پێوایە تێر بێ برسیەتی خۆی و ماڵ و مناڵی لابە ئەگەر ئەقلی بووایە و یعنی مێشکی کاری کردایە پێشەوەی نانەکە بووە کلیلەکەی ئەو وەختە ڕاحە لە زیندان ئەهاتە دەرەوە هەم بە نانەکە ئەگەی هەم بە ئازادی وەلێ ئینسانێک کە برسی بێ یعنی ناتوانین بیر لە ئازادی کاتەوە بەداخۆ زۆر شوێنەکان میلەتەکان بە برسیەتی هێڵنەوە بۆەوە نەتوان لە حەقی خۆیان دفاعکەن و یا بیرکەن و ئەسڵەن ناڵن بیرکەن و لەوەی کە ئازادی چییە خەڵکی شاری سەقزم ئەوە 8 ساڵە هاتمەتە شاری وان کاری من پەیکەرسازی ئاسنیە 3 مناڵم هەیە لە شاری وانە نزیکەوە بۆ 7 دانە پێشانگام داناوە هەر پێشانگای لە ناوچەیە لەوان من ئەگەڕم پاشماوەی ئاسنەکان پێیا ئاکەم لە ناو خوردەجیەکان دوایی ئەیهێنم بە هەر پاشماوەی ئاسنێ جۆرێ لە پەیکەرەکان سازەکەم هەر پەیکەرێک و پەیامی خۆشی هەیە ئامانجی منەوەی لەو پێشانگە بە خەڵکی نیشاندم کە هونەر هەر زیینیە و ئەتوانی لە پاشماوەی ئەو شتانەی کە فڕەدرریە و ئاسنانەی کە فڕەدرریە و بێکەڵکە بتوانی گیان بەبەر یاکەیت و هونەرێ دەرخەی خولاسە بەجێ ئەوە بیڕێژی و فڕی دەی بیکەیتە هونەرێک و قسەکە بۆ خۆی من ئەوانە ئەگەڕم لە ناو خوردەجیەکان لە پاشماوەی ئاسنەکان ئەگەڕم و پەیای یەکەم بە پوڵ ئەیسێنم و دوای ئەوەش ئەیوەمە دوکانی خۆم و هەر جۆرە پەیکەرێک کە پێم خۆش بێ پێی دروستەکەم وەڵا بەعام خەڵک قەدری هونەر نازانێ ئام خەڵک قەدری هونەر نازانێ بۆ شتی ئەلەکی هەموو کەسە چێ سەرا ئەگرێ پێی خۆشەوە لێ بۆ هونەر نەوەڵا هونەر لە وڵاتی ئێمە بەداخۆ قەدری نییە یعنی بڵێ قەدر نەوەڵا قەدری نییە ژێ قەدری زەرگەرە زانێ قەدری گەوهەر گەوەری هەر کەس قەدری گەوهەین هونەر نازانێ ئەوەش هین ئەوەیە ئێمە لە بواری پەروەردەوە پەروەردەمان دروست نییە یعنی بەداخۆ بەجێ قەدری هونەر بزانین قەدری شتی باش بزانین خوێندن کتێب بخوێنین ئەم شتانە بەداخۆ زۆرتر ئەچین بە شوێن دنیا و دنیا پەرستی و پوڵە تەنیا بەداخۆ ئەن ئوروپا ئەوان ئینسانێکی لە بواری ئێمە زۆر پێشکەوتوترن مەسەلەن ئێمە هونەرمەندی ئێمە سەنعەتچی ئێمە دکتۆر مەهەندەسی ئێمە هەمووی ئەبەن وەریەگرن و لەوێ قبوڵ یەکرێن و ڕێزی لێ ئەگرن و هەموو کارێکی بۆکەن وەلێ بەداخۆ لای ئێمە هونەرمەند مەسەلەن نە ڕێزی لێگرن و نە هاوکاریەکەن هیچ جۆر پشتیبانیە نە لە لای دەوڵەت و نە لە لای خەڵکۆ بۆ هونەرمەند نییە مەسەن زۆر شتی من هەیە پەیامی زۆر ئەوە لەوێ گەمیە هەیە ئەو گەمیە ناو گەمیەکە 4 کەسان هەن گەمیەکە کون بووە ئاوی تێچێ 2 کەسان ئەڵێن با ئەو ئاوە دەرخەین گەمیەکە نەچێتە ژێر ئەو دوی ترێڵێ ملیێمە کون نییە ئەوە مشکڵە نییە نازانە گەمیەکە چێتە ژێر ئەو هەر چواریان نەچن وڵاتی ئێمەژەوەیە زۆر کەس بۆ مشکڵاتی ئەو وڵاتی خۆمان بۆ ئاخی خۆمان بەجێ هەر ئێژێەوە بە من ڕەبتی نییە وەسخنتی من نییە مشکڵی من نییە لە حاڵێکا گەر مشکڵەیە هەبێ بۆ هەمووانە بۆ چەند کەس نییە ئەبێ ئێمە هوشیار بین و لە حەقی خۆمان دفاعکەین یعنی باوەڕمان بۆ بێ لەگەڵ یەکبین سەرکەوتنە بەدەستێن ئەگەر لەگەڵ یەک نەوین هیچ نین ئێمە تەنیا بە یەکبوو نەتوانین شتێ بین غەیرێزەوە هیچ نین وەڵڵا تەنیا من حەدیەوەم نییە نەسیحەتکەم وەلێ تەنیا یەک پەیامەیە ئێمە بە بین کتێب بخوێنین بە هوشیاری خۆمان ببینە سەرەوە هیچ شتێ نەکەین فقط هوشیاری خۆمان ببینە سەرەوە هوشیاری چووە سەرەوە بەسە وەلێ ئێمە مشکڵی ئێمە ئەوەیە هوشیاری ئێمە زۆر لە خوارەوە لە ژێر سفرایە وەلێ ئیمڕۆ بڕێ باشە گەنجەکانمان جوانەکانمان بڕێ باشترن ئەچن بە شوێن وشیاریە هیوادارم بۆ ڕۆژە بگەین کە ئێمە زۆرتر بەجێوە لە فکری تەنیا ماڵ و سەروەت و پوڵا بین خوشگوزەرانیە لە فکری هوشیارکردنی خۆمان و نەوە و نەتیجەکانمان نابین بۆ 2 ڕۆژ بۆم پێشانگە لە شارەداری پەگۆڵ و ئیزنم وەرگرتە بۆ 2 ڕۆژان لێرە پێشانگام هەیە هەر عینیە ینی من 8 ساڵ پێش پێشانگام دانا گەڵ ئیمڕۆ ینی پێشوازی خەڵکەرەوەیە ینی خەڵک نەچووەتە پێشێ پێنڕێزی
دێنە بەر دەرگاکە کە سەیری هونەرەکەنە گەڕنەوە گەر شتێکی بێفایدە بێ دێن تمیشا ئەکەن وەلێ زۆر قەدری هونەر نازان وتم هەر کەس قەدری هونەر نازانێ ئەوەش دانە هەن قەدری هونەرەزان ئەوانەیش کە چایان پیکە و هەر لە دوورۆ دیارە چی قەدری هونەرەزان بە نەوعی سیرکردنەکەی نەفەرە من ئەزانم چی قەدری ئەو کارە ئازانێ یا نازانێ من لە هەولێرێ پێشانگامدانا لەوێ 6 جار لە باشووری کوردستان من لەوێ پێشانگامداناوە لە ئەیریش 7 جار